رقم 6 لسنة 2019 معدل تصويت. دوای 5 ڕۆژ لە گفتوگۆی بەردەوام و ململانێ و دەستوەردانی حزب و پێکهاتەکان و کێشمەکێشی بەردەوام لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرەبەیانی دووشەممە پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵەکانی 2023 تا 2025 پەسەند کراو لە هەنگاوی داهاتووشدا ڕەوانەی لای سەرۆکۆماری عێراق دەکرێت بۆ واژووکردنی. پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق هەر لە سەرەتاوە خاڵی ناکۆکی نێوان لایەنە سیاسی عێراقیەکان و بە تایبەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بوو. مادەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان ناکۆکی خستە نێوان حکوومەتی فیدراڵی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانەوە و بۆ ماوەی چەند ڕۆژێک پرۆژە یاسای بودجەی دواخست. 199 تریلیۆن دینار بڕی ئەو بودجەیە کە یاسای بودجەی لەسەر گەڵاڵە کراوە بۆ ساڵی ئایندە گەلی عێراق و حکوومەتەکەی لەسەر دەژی. بودجەیە کە لەسەر هەر بەرمیلێک نەوت بە 70 دۆلار بنیادنرا و تێیدا پشکی 16 تریلیۆن دینار بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە. بە پێی پرۆژە یاسای بودجە پێویستە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات. داهاتی ئەو نەوتەش لە هەژمارێکی بانکی هەڵدەگیردرێت کە لەلایەن وەزیری دارایی عێراق و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مامەڵەی پێوە دەکرێت. لە پرۆژە یاسای بودجە دوو مادەکە لە بەرژەوەندی فەرمانبەران و مامۆستایانی کوردی بوون بەهۆی ڕەتکردنەوەی لەلایەن شیعە و سوننەوە ڕەتکرایەوە و دەنگیان نەهێنا، هەرچەندە لەلایەن پەرلەمانتارەکانی کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامیەوە داکۆکی زۆریان لەسەرکرا و دەنگی پێدرا. بەداخەوە کاتێک سەرۆکی پەرلەمان ئەو بڕگەی خوێندەوە لە مادەی 15 سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند کە بڕگەی گەڕانەوەی پاشەکەوتی موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پاڵپشتی گەورەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و فراکسیۆنە کوردستانیەکانی دیکەی هەبوو بەهۆی ڕەتکردنەوەی لەلایەن هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگیەوە شکستی پێهێنرا. وتیشی لەگەڵ خوێندنەوەی بڕگەی گەڕانەوەی پاشەکەوتی موسەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ پەرلەمانتارەکانی چوارچێوەی هەماهەنگی ڕەتیان کردەوە و پاش خستنە دەنگدانیشەوە تەنها ئێمە دەنگمان پێدا و ڕەتکرایەوە. هاوکات بڕگەیەکی دیکە کە لە بەرژەوەندی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک لە پرۆژە یاسای بودجەدا جێکرابوو و داوایان کردبوو کە ڕاژەکان بخرێتە سەر حکوومەتی ناوەندی، بەڵام بەهۆی دژایەتی زۆری پەرلەمانتارە سوننەکان و ڕەتکرایە و تەنانەت نیان هێشت بش خوێندرێتەوە. بەڵام یەکێک لە دەستکەوتەکان کە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش بەردەوام کاری بۆ کردووە پشتگیری کردووە دامەزراندنی کارمەندانی گرێبەستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بوو لە هەرێم کە سەرنجام ئەو بڕگەیە دەنگی هێنا و لە بەرژەوەندی دامەزراندنی ئەو کارمەندانە پەسەند کرا. پاش پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە مەحەممەد حەلبوسی سوپاسی پەرلەمانتارەکانی کرد و هەوڵی فراکسیۆنە جیازەکانی بۆ تێپەڕاندنی بودجە بەرز نرخاند و ڕایگەیاند پرۆژە یاسای بودجە کە بۆ ماوەی 3 ساڵە باشترین یاسای بودجێ لە مێژووی عێراقدا.